بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لتفسير سورة الحشر قيشتنا آياتي نو لآياتي حجد أخواي قورباسي أو دەستکەوتانەی کرد کە گوتمان بەبێ ماندووبوونێکی زۆر یا بەبێ کوشتار دەست موسڵمانان دەکەون. گوتمان ئەو ماڵێک کە بەبێ کوشتار یا بەبێ زەحمەتیەکی زۆر دەست موسڵمانان کەوتون هەمووی تەسلیم دەکرێت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و خوای گەورەش قەراری دابەشکردنی داوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلاحیەتی هەبووە دابەشێکا بەسەر خزمە نزیکەکانی ئەوانەی کە هەژار بن تەبەنها هەتی و هەژار ڕێبوار. حکمەتەکەشی ئەوە بوو کە گوتمان ئەوانەی بەشداری شەڕ بوون لەوانەیە زۆریان دەوڵەمەند و خواپێداو بووبن. ئەگەر ماڵەکە تەنها لە بینی ئەواندا دابەشکرابایە ئەو کاتە ماڵەکە هەر لە بینی دەوڵەمەندەکاندا دەستا و دەستی پێدەکرا خەڵکە فەقیرەکە بێبەش دەبوو. جا لەو سوورەتە کە لەسەر گوتمان جوولەکەکانی بەنو نەڵیر هاتۆتە خوارێ خوای گەورە بەشی ئەنساریەکانی نەدا. جا بۆی هیچ شتێک لە دڵیاندا دروست نەبێ خوا فەرمووی وەما ئاتاکم الرەسوول فەخوذوه وما نەهاکم عنه فانتهوا. ئەگەر پێغەمبەر شتێکی پێدان لێی وەرگرن و ئەگەر پێشی نەدان لێی دوورکەونەوە و نەتانەوێ. بەشێکی دیکەی ماڵەکەی کە دەست پێغەمبەر کەوتو درا دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم دای بە مهاجرەکان. مهاجرەکان چێ بوون؟ ئەوانەی کە لە مەککەی ماڵ و حاڵ و شوێنی خۆیان بەجێ هێشت بوو. زۆرینیان خەڵکێکی فەقیر نەبوو بوون و چونکە ئەوەی هەیەنە لە مەککەی بەجێیان هێشت بوو بۆ خۆیان کە هاتبوون تەنها بۆ خۆیان تەوان بە بێ ماڵ و بەبێ هیچ شتێک دەرچوو بوون. بۆیە ئەو دەستکەوتی فەیئە بەشێکیشی درا بە مهاجرەکان کە خوای گەورە هەم باسی ئەوەی دەکا کە ماڵەکە بەشێک دەدرێت بە مهاجرەکان و هەمیش باسی تایبەتمەندیەکەی کردن. فەرمووی یەبتەغونە فەضلا من الله مەدحی کردن. خوای گەورە فەرمووی بەدەست دێنن چاکەی خوا و ڕەزامەندی خوا و هەروەها هەوڵی سەرخستنی خوا و هەروەها سەرخستنی پێغەمبەر دەدەن صلی الله عليه وسلم. فەرمووی ئەوانە ڕازگۆن. ئەو جار خوای گەورە دێتە سەر باسی ئەنساریەکان کە ئەنساریەکان ماڵیان پێ نەدرا بەڵام خوای گەورە لە ماڵ چاکتری پێداون. خوای گەورە بە شێوازێک وەسفی کردوون کە وەسفەکەیان هێندە خۆشحاڵی کردوون. زۆر لەو ماڵ و غەنیمەتە زیاتر پێی دڵخۆش بوون کە لە جەنگەکاندا دەستیان کەوتووە. جا خوا دەفەرمێت والذینە و ئەوانەی تەبەوەئوا الدارە یعنی ئامادەیان کرد ماڵ و شوێنی خۆیان والئیمانە و هەروەها باوەڕیشیان هێنا بەخوا و بە پێغەمبەر صلی الله عليه وسلم من قبلهم پێش ئەوەی کە مهاجرەکان کۆچ کردووەکان کۆچ بکەن بۆ لایەن یان پێش ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچ بکا بۆ لایەن. ئەگەر کتێبی سیرەتان تەماشا کرد بن پێغەمبەر بۆ هاتە مەدینەی چۆن هاتە مەدینەی؟ طبعا سەرەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم 6 کەسی مەدینەیی بینین ئیمانیان بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم. ساڵی دواتر بوون بە 12 کەس بەیعەتیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم. ساڵی دواتر بوونە 70 کەسە بەیعەتیان بە پێغەمبەردا و وەعدی پشتگیریکردنیشیاندا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو مەجموعەیە پێش ئەوەی پێغەمبەر بچێ یا مهاجرەکان بچن ئیمانیان بە پێغەمبەر هێنابوو وایە و دواتریش پێغەمبەر پێشەوەی بۆ خۆی بچێ سەحابەکانی بەڕێکرد زۆرێک لە خەڵکی مەدینەی پێش چوونی پێغەمبەر و پێش زۆرێک لە مهاجرەکان بوون بە موسڵمان بوون بە پشتیوان. بۆیە ئەوان
کۆمەڵێک تایبەتمەندیان هەنا. تایبەتمەندیەکیان ئەوەیە پێشەوەی مهاجرەکان بچنە لایەن ئامادەباشیان کرده بوو، ماڵ و حاڵی خۆیان ڕازاند بوویەوە یان شوێن و جێگایان دانابوو بۆ مهاجرەکان و هەروەها ئیمانیشیان هێنابوو. هەر ئەوەندەش نا، یحبونە خۆشیشیان دەویستن من هاجر إليهم ئەو کەسانەی کە کۆچیان کردووە بۆ لایەن. یحبونە خۆشیان دەویستن من هاجر إليهم ئەوانەی کە کۆچیان کردبوو بۆ لایەن. تایبەتمەندیشی دیکەیان ئەوە بوو ولا یەجیدونە نەیان دەدۆزیەوە فی صدورهم لەناو سینە و دڵیاندا حاجەتەن یعنی هیچ پێ ناخۆشیەک مما ئوتو لە بەرامبەر ئەو ماڵەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخشی بووی بە مهاجرەکان. نەمانگوت بەشی مهاجرەکانیدا و ئەنسارەکانی بێبەشکردن. ئەنسارەکان بەوە هیچ ناڕەحەت نەبوون، بەوە هیچ قەڵز نەبوون و هیچ جۆرە خەفەت و دڵتەنگی و مەراقیەک تووشیان نەبوو بڵێن بۆچی دای بەوان و نەیدا بە ئێمە. ئەوجار تایبەتمەندیشی دیکەی ئەنسار ئەوەیە وەیؤثیڕونە عەلا ئەنفوسیهم وەیؤثیڕونە یعنی هەڵدەبژێرن مهاجرەکان بەسەر عەلا ئەنفوسیهم بەسەر خۆیاندا وەلەو کانە بهم خەساسە هەرچەندە بۆ خۆیان زۆر پێویستیان بەو ماڵەش بێت کە هەیانە یا کە دێتە پێش. وەیؤثیڕونە عەلا ئەنفوسیهم هەڵدەبژێرن مهاجرەکان بەسەر خۆیاندا وەلەو کانە بهم هەرچەندە ئەوان بەو ماڵەش زۆر پێویست بن، زۆر محتاج بن، زۆریان پێویست پێبێ. ئەگەر لەگەڵ مهاجرەکان مەسلحەتیان تێک گیرابایە هەمیشە ئەوەکەیان مهاجرەکانیان بەسەر خۆیاندا هەڵدەبژارد کە ئیثار تەوان یەکێکە لە تایبەتمەندیە هەرە تایبەتیەکانی موسڵمانی زاهید و دنیانەویست. لە ناو سەحابەدا نمونەی ئاوامان زۆرە. سەحابەیەک ئەوەی کە دەجێڕدرێتەوە چونکە خورمایەکیان بۆ بردووە مەسەڵەن کەتیبی دە بە برادەرەکەم ئەو نەی خواردو ئەو داوێتی بەوی چەند کەسی کردوون تا گەڕاوەتەوە لای کەسی یەکەم کە گەڕاوەتەوە لای وەفاتی کردووە و مردووە نەماوە. ئیثار و هەڵبژاردننی موسڵمانێک بەسەر خۆتدا لەو بابەتەی کە خۆت زۆر پێویستت پێێتی بەکاری ناهێنی، خۆت وەری ناگری دەیدەی بە کەسێکی دیکە ئەوی دەخەیە پێش خۆت لە شتی دنیایدا. جا عادەتەن ئیثار لە شتی دنیایدا تەڵەن شتێکی ستایش کراوە، بەس لە شتی قیامەتیدا زەڕور نیە ئینسان بیکە. بۆ قیامەتە ئینسان دەبێت خۆی لە خەڵکی خۆشتر بوێت. ئەگەر خێرێک بێتە پێشێ ناوێ بڵێ جا خێرەکە با بۆ فڵان کەسی بێ، هەوڵ دە تۆ پێشووی بیکە. مەسەڵەن دەگەیە کەسێکی ئەوەی یەکەم جار سەلامی دەکا خێری دەگات یا دووەم یەکەم تەوان هەوڵ دە بۆ خۆت بیکە. مەسەڵەن سەدەقەیەک دێتە پێشێ بۆ قیامەتێ هەم حاوەلە بکە بۆ خۆت. مەسەڵەن لە مزگەوتێ ڕیزی یەکەم خێرترە، ئەگەر بەتاڵ بوو بۆ خۆت بچی چاکترە. بۆ هەموو کارێکی قیامەتی خۆت خێ پێش و مسابقەی تێدا بکەی چاکە. بۆ شتی دنیایی هەمیشە خەڵکی پێش خۆت خەی باشە و خۆت دنیاکەت نەوێت و بەلاینی. خوا دەفەرمێت ئولائیکە ئەوانە هم المفلحون بەبێ گومانی لەسەر فرازانن. ئەو سیفەتانە هەمویان لە کێدا بوون؟ لە ئەنساریەکاندا بوون. خوای گەورە بە شێوازێک مەدحی کردوون تەوان ئەو غەنیمەت و ماڵ و سامانەی کە هەبوو کە دەستکەوتێکی زۆرش بوو و بەبێ زەحمەت و ماندووبوونیش دەستیان کەوت و هۆکاری بەدەستهێنانەکەش زۆرتر ئەنسارەکان بوون. چونکە ئەوان طبعاً پشتی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم، شوێن و جێگایان بۆ پێغەمبەر دانا و جگە لە دووڕ و منافقەکانیش هەموو لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئامادە بوون ئەگەر بە خوێنیش طبعاً جوولەکەکان دەرکەن لەگەڵ پێغەمبەردا ئامادە بوون جوولەکەکان دەرکەن و سەنگەری پێغەمبەر چۆڵ مەکەن. واش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ماڵیان پێنادا ماڵیان بەلاوە هیچ نییە، چونکە ئەوان ئەوەی کردویانە بۆ دنیا نەیان کردو، بۆ قیامەت کردویانە. سەیری ئاەتەکەی کەنەوە دەفەرمێ وەلەذینە بەڵێ
خەساسەیان ئەگەر زۆر پێویستیش بن. والذین ئەوانەی تەبەوەئوا الدار والذین تەبەوەئوا الدار ئەوانەی کە ئامادەیان کرد ماڵ و شوێنی خۆیان تەوان بۆچێ بۆ مهاجرەکان والئیمانە و هەروەها باوەڕیشیان هێنا من قبلهم پێش هاتنی کۆچەریەکان ئەوجار یحبونە خۆشیان دەوێن من هاجر إليهم ئەوەی کۆچ دەکا بۆ لایەن خۆشیان دەوێن ئەو کەسانەی کە کۆچ دەکەن بۆ لایەن تەوان کۆچ عادەتەن کۆچەر یا ئەوەی بە کۆچ دەچێتە شوێنێکی مەحبوبەیان هەڵک ڕقی لێیتی هەڵک دەچێتە ئەوروپی خۆشیان دەوێت یان ڕقیان لێنە زۆر ڕقیان لێنە چونکە ئەگەر ئیمان نەبێ هەر کەسێک دێتە شاری تۆ و لەوێ نیشتەجێ دەبێت بە زیادە پێ دوایە مەسلحەتی تۆ تێک دەدا پێ دوایە دەبێتە جێگرەوەی تۆ و کاریگەری لەسەر مەعیشەت و ژیانت هەیە بۆڵام ئەوان نا ئەوان یحبونە خۆشیان دەویستن لەبەرخوا طبعا من هاجر إليهم هەرچی هیجرەتی کردبا و کۆچی کردبا بۆ لایەن ئەوجار هیجرەت و کۆچەکەش لەسەر شانی وان بوو بۆ معلوماتتان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر مهاجرێک دەهاتە مەدینەی دەیکردە برای کەسێکی ئەنساری و کەسە ئەنساریەکە دەبووە لە هەموو شتێکدا بیکاتە شەریک زۆر بە خۆشحاڵیەوە دەیکردە شەریکی ژیانی خۆی و لە ناو ماڵی خۆیدا جێگای بۆ دەکردەوە و سەروەت و سامانی لەگەڵ نیوە دەکرد کەسابەت و ئیشی لەگەڵ نیوە دەکرد بە خۆشحاڵیشەوە بۆی خوا مەدحیان دەکا ئەوجا دەفەرمێ ولا يجدون في صدورهم نادۆزنەوە لە ناو سینە و دڵیاندا حاجە بۆ خۆی یعنی پێویستی بەڵام لێرە یعنی پێ ناخۆشی مما ئوتوو لەو ماڵ و سامانەی لە بەرامبەر ئەو ماڵ و سامانەی کە درابوو بە ئەوەکان بە مهاجرەکان کە ئەنساریەکان دەڵێن تەنها سێ کەس تەوان کە فەقیر بوون وەکو فەقیر بەشیان دراوە باقیەکەی دیکە هەمووی دراوە بە کۆچەریەکان و ئەوان ولا يجدون في صدورهم حاجة نەشیان دۆزیوەتەوە لە ناو سینە و دڵیاندا هیچ پێ ناخۆشیەک مما ئوتو لەوەی کە پێیان بەخشرا بوو واضحە تایبەتمەندیەکی دیکەیان ئەوەیە ويؤثرون على أنفسهم ويؤثرون هەڵدەبژێرن کۆچەریەکان على أنفسهم بەسەر خۆیاندا وەلەو کانە هەرچەندە ئەوان بهم بەو ماڵ و سامانەش خەساسە زۆر پێویست بن زۆریان پێویست بێ زۆر محتاج بن بۆی واش هەر ئامادەن ماڵەکەی بدەن بەوان و بۆ خۆیان نەیانەوێ واضحە طبعا ئیفاری ئەنسار گەیشتۆتە ئەندازەیەک هات یەک لە سەحابەکان نازانم ناوەکەی بەڵام دوو خێزانی هەبوون دوو ژن بە پێغەمبەری فەرمووە ئەوەی لەگەڵ من کردوتە بەبرا بابێ کام لە خێزانەکانمی دەوێت بۆی تەلاق دەدەم بامارەیکە نەک کامەم ناوێ ئەو یان کامەی دەوێت هەرچەندە تەوان سەحابەکە قبوڵی نەکردو شتیوە ڕووی نەداوە بەڵام ئامادە بەشیان تێدا بووە تەنانەت دەستبەرداری وەک دەڵێ نزیکترین کەسەکانیشیان بن ئەوجا دەفەرمێ وەمەن یووقە شوحە نەفسیه هەر کەسی خۆی بپارێزێ لە چی لە شوحە نەفسیه ومن یوقە هەر کەسێک بپارێزێ شوح یعنی لە ئەو پەڕی لە ڕەزیلی نەفسیهی دەرونی خۆی واضحە هەر کەسێک دەرونی خۆی تەمان ئێمە بوخلمان هەیە شوحمان هەیە بوخل ئەو کەسەیە کە دڵی نایە ماڵی خۆی سەرفکە بۆ پێداویستیەکانی خۆشی حاڵێن شوح ئەوەیە کە هیچ دڵی نایە ماڵی خۆی سەرفکە هەمیشە چاویشی لە ماڵی خەڵکیە تەماعیشی لە ماڵی خەڵکیدایە تەماعی لە زیاتریشدایە جا حەدیثمان هەیە دەفەرمێت لا يجتمع في قلب المؤمن الشح والإيمان شح ئەو پەڕی ڕەزیلی لەگەڵ ئیمان بەیەکەوە ناسنە دڵێکەوە ڕەزیلی و ئەو پەڕی شح هەبوو ئیمانەکەی فڕە دەدا ئەگەر ئیمانی ڕاستی بچێتە دڵ
ئەو ڕەزیلەی دەبێ فرەدە ومن يوق شح نفسه هەر کەسێک دەرونی خۆی لە ڕەزیلی لە ئەو پەڕی تەمەعکاری و چاوچنەوەکی بپارێزێ فأولئك ئەوانە هم المفلحون بەبێ گومانی لەسەر فرازان واضحە ئەوەش مەدحی ئەنسار ئەی ئەوانەی دوای ئەنساریەکان دێن هەتا قیامەتێ بە ئێمەشەوە ئەوانەی دوای ئێمەش دێن خوای گەورە چۆن باسییان دەکا یا چۆن دەکرێت بچینە ڕێزی مهاجیرەکان یا بچینە ڕێزی ئەنسارەکان خوا دەفەرمێت والذین جاءوا من بعدهم ئەوانەی کە هاتن من بعدهم دوای ئەوان دوای مهاجیرەکان و ئەنسارەکان والذین ئەوانەی جاءوا هاتن من بعدهم بەدوای ئەواندا تا قیامەتێ دوای ئەوانە يقولون دەڵێن یعنی دەبێ بڵێن ئەگەر ئیمانداری چاک بی بتەوێ خوای گەورە ئەجری ئەنسار و مهاجرت بەنسیب بکە دەبێ ئیماندارێک بی بەو شێوازەی والذین جاءوا ئەوانەی کە هاتن بەدوای ئەواندا يقولون دەڵێن یعنی بەردەوام پێویستە بڵێن ربنا اغفر لنا خوای خۆش بە لە خۆمان جارێ واضحە ولإخواننا ولو برانشمان خۆش بە کامانە الذين سبقونا بالإيمان ئەوانەی کە پێش ئێمە کەوتنەوە لە ئیمان هێنا هەرچی پێش ئێمە ئیمانی هێناوە چونکە بە جۆرێک لە جۆرەکانەوە کەسێک کە پێش تۆ بۆتە ئیماندار وەک دەڵێت تۆ بە دوای ڕێگای ئەویدا دەڕۆی بە دوای بە شوێن پێویدا دەڕۆی وە ئیمانی ئەوی کاریگەری هەیە لەسەر دین بەجێمان بۆ تۆش وێ بەردەوام دوعای بۆ دەکەی ولإخواننا ولو برانشمان خۆش بە الذين ئەوانەی سبقونا پێش ئێمە کەوتونەتەوە بالئیمانی لە ئیمان هێنان ئەو جار هەرەوەندە نا ولا تجعل مەجێڕە دامەنێ في قلوبنا لە دڵماندا غلا یعنی هیچ ڕق و قین و حەسادەتێک سەبارەت بە مسلمانان للذين آمنوا سەبارەت بەو کەسانەی کە ئیماندارن ربنا أي پروردگارمان إنك بگومان تۆ رؤوف الرحيم رؤوف يعني زۆر بەسۆزی زۆریش میهرەبانی زۆر بەسۆز و هەروەها زۆر ئیمانداری جا ها مسلمان ئەگەر دوعای بۆ مسلمانی کرد طبعا مەلایکەت دوعات بۆ دەکەنەوە وایە و هەروەها بە دوعاکردن بۆیان و شاهیدیدان لەسەر ئیمانیان بێگومان شاهیدی ئەوان بۆ خۆت و شەفاعەتی ئەوان بۆ خۆت شاهیدی ئەوان بۆ خۆت مسۆگەر دەکەی بۆیە ئەنسار و هەروەها مهاجر لای پێغەمبەر صلی الله عليه وسلم جێگان تایبەتە ئەوەشی بە دوای ئەواندا دێ و بەڕێکای ئەواندا دەڕوا و دوعای بۆ ئەوان دەکا هیچ دوور نییە خوای گەورە لە ئەجر و پاداشتا وەکو ئەوان مامەڵەت لەگەڵکا لای کەمی ئەگەر لە قیامەتێها خۆمە تازە مەسەلەن هیجرەتی گەڵ پێغەمبەرمان لە قیس چووە بەڵام لە قیامەتێک وا هیچی لێکەم نابێت لەگەڵ مهاجرەکان حەشرت کات و پاداشتەکەت وەکو ئەوان بۆ بنووسێ لەگەڵ ئەنسارەکان حسابت کە چونکە خوا ئاگاداری دڵی ئینسانەکانە تۆ بە دڵ و بە گیانی خۆت ئەوانت خۆش بوێ بێگومان ئەوانە سەحابەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم هەر کەسێک سەحابەی پێغەمبەری خوای خۆش بوێ پێغەمبەر خۆشی دەوێت ئەوەی بغز و ڕقی لە دڵدا بێت سەبارەت بە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر ڕقی لێی دەبێتەوە بە ئومەتی خۆی حسابی ناکا بۆی ئەو دوعا بۆ کردنانەیان بۆ ئەوەیە کە ئێمەش وەکو ئەوان بین وەکو ئەوان لە پێغەمبەرەوە نزیک بین صلی الله عليه وسلم و ئەو شاهدیەی کە دراوە بۆ ئەوان بۆ ئێمەش بدرێت و ئێمەش شمولکەین والذین ئەوانەی جاءوا هاتن من بعدهم بدواي أواندا يقولون دلين ربنا اغفر لنا خوا خوشبا لإيمة طبعا الإنسان لدعاء كردن دا دعاء قيامتي تبي فيش همو كذبو خطبك ولإخواننا لو برانش من خوشبا طبعا براك دلين بران خوشكو برا لو كسانش خوشبا الذين سبقونا أواني كفيش إيمة كوتن لإيمان هنان فيش إيمة إيمان يعني هنا فيشنجي إيمان
ولا تجعل في قلوبنا مجرا لظلمان دا مخن ظلمانوا غلا يعني هز رقوقين حسادتك للذين آمنوا بؤو كسانك إيمان دار واضحة ربنا أي پروردگارا إنك رؤوف رحيم بكمان تو زور بسوزو زور مهرباني واضحة فرموديك جابري كري عبد الله دي جرته طبعا لسر أو سينة صافي ودل خاوينيي كهر كسيك سينة صاف ودل خاوين بي لدنيا دا مجدي بهشتي بيدراوة جابري كري عبد الله فرموديك هي دا فرمي جاري كانها پیغمبر صلى الله عليه وسلم فرمي استابياوك ليتا جوري أهلي بهشتا هذا فرمي هموان چاودێری مان دەکرد تاخوا ئەو کەسە کێیە دەفەرمێ کەسێک هات نعلەکانی بەدەستەوە گرت بوون ڕیشێکی پێوە بوو ئاوی دەستنوێژی بەڕیشی دادەهاتە خوارێ جاری یەکەم دەفەرمێ جاری دووهەم دیسان پێغەمبەر فەرمووی ئێستا کەسێک دێتە ژوورێ ڕۆژێکی دیکەی عنی ئەهلی بەهەشتا دەفەرمێ چاودێریمان کرد ڕۆژی دواتریش هەمان کەسی یەکەم بوو سێم جاریش وای گوت هەر هەمان کەس بوو ئەو جابیرە دەفەرمێ لە دڵی خۆمدا بڕیارمدا بە دوای ئەو پیاوەی کەوم بۆی لە سڕی ئەوە تێبگەم لە نهێنی ئەوەی تێبگەم بۆ لە دنیادا مژدەی بەهەشتی پێدەدرێت چ کردەوەیەکی هەیە دەڵێ کە ڕۆیشتە دەرێت چوومە تەنیشتی وتم لە ماڵێ بینم تێک چووە لەگەڵ باوکم ئەگەر ڕام بگری لە کن خۆت دەفەرمێ چووم چەند شەوێک لە کنی مامەوە دەفەرمێن ئەمن هەڵدەستامەوە شەو نوێژم دەکرد ئەو هەڵیش نەدەستایەوە تا وەختی نوێژی بەیانی هیچ کردەوەیەکیشم لێ نەبینی جیاواز بێت لە ئیمن و سەرنجم ڕاکێشێ بۆیە دەڵێ ناچار بووم لێم پرسی فەرمودەکەم بۆ جێڕایەوە دەڵێ پێغەمبەر شتێکی ئاوای گوتووە سڕی ئەوەی کە پێغەمبەر وعدی داوە بە تۆ دەچێ بەهەشتێ چییە ئەویش دەڵێ وەڵی دەنا ئەوەی لێت دیوم هەر ئەوەیە هیچ کردەوەیەکی زیاد لەوەم نییە تەنها یەک عادەتم وایە هەیە ڕۆژێک کە دەچمە دەرێ بەرامبەر هیچ مسلمانێک هیچ ڕقوقینە و حەزادەتێکم لە دڵێدا نییە ئەو جار جابیر دەفەرمێ ئەوەیە هەتۆی گەیاندوتە ئەو مەرتەبەیە کە لە دنیادا مژدەی بەهەشتت پێدەدرێت بۆی ئینسان ئەگەر زاڵ بێ بەسەر خۆیدا ئەو جار ئەگەر ئەو حەسادەت و بوغزە شەبێ ئینسان ئەگەر دوعاەکەی بەدڵ بکە ڕاستی دوعایە داوا دەکەی کە خوا ئەو ڕقوقینێت نەخاتە دڵیەوە هەش بێ ئینسان بەدڵ دوعا بکە بۆیە کە بینت لەگەڵ کەسێک دەچێ غەیبەتی کەسێکی دەکەی سنەت وە دوعای بۆ بکەیت وایە بۆ چونکە ئەگەر دوعات بۆ کرد بە تەبیعەت ئەو بوغز و حەسادەتی کە هەیە وردە وردەکەم دەبێتە ئەو جا حەسادەت و بوغزش بەس بۆ خۆت تەبان زەرەری هەیە بۆ بەرامبەرەکەی حەسادەت ئەگەر زەرەری دنیایشی هەبێ بۆ قیامەتێ تاوانەکەی هەر بۆ خۆت ئەو جار ئاەتی دواتر دەفەرمێ ئەلەم تەڕە ئیلە الەذینە نافەقوا طبعا ئەوە خوای گەورە باسی جوولەکەکانی کرد باسی مهاجرەکانی کرد ئەنسارەکانی کرد باسی ئەو ئیماندارانەشی کرد کە بەڕاستی شوێن کەوتەی مهاجر و ئەنسارن ئەی دووڕوەکانی مەدینەی هەڵوێستیان چۆن بوو کاتێک کە زانیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتەمایە جوولەکەکانی بەنو نەڵدیر دەرکا چونکە جوولەکەکان عفو منافقەکان دەچوونە لای جوولەکەکان دەیانگوت ئێمە لەگەڵ ئێوەیە پشتی ئێوە دەگرین کە دەهاتنە لای پێغەمبەریش دەکەن پێغەمبەری خۆیان بە موسڵمان پیشان دەدا وا دەفەرمێ ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە ئیلە الەذینە لەو کەسانەی نافەقوو کە دووڕوو بوون یەقولونە دەڵێن لإخوانهم بە براکانیان کام برانەیان الذين كفروا ئەوانەی کە بێ باوەڕ بوون من ئەهلی الکتابی لە خاوەن کتێبەکە چونکە هەردووکیان کافر بوون هەم جوولەکەکان کە ئیمانیان بە پێغەمبەر نەهێنا بوو کافر بوون هەمیش دووڕوەکان کە بەس بە زمان ئیمانیان هێنا بوون لە دڵدا ئیمانیان بە پێغەمبەرایەتی پێغەمبەر و بەڕاستیەتی ئاینی ئیسلام نەبوو بۆی خوای گەورە ئەوان بە برا ناو دەبا لەگەڵ ئەوان بران لەگەڵ مسلمانان ئینسانی منافق بران نییە ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە ئیلە الەذینە لەوانەی نافەقوو دووڕوو بوون يقولون دلين لإخوانهم ببراكانيان الذين كفروا من أهل الكتاب أواني كبيباور بون لخاوان كتابكان كان دلين سي لئن أخرجتم أجر إيوة دربسن
دەربچن لە مەدینەی یان دەربکرێن لە مەدینەی لەنەخڕوجەنە معەکم بە دڵنیاییەوە ئێمەش لەگەڵ ئێوە دەینە دەرێ. وازحە؟ ئەوە یەک وعدێک کە دایان بەکێ بە جوولەکەکان. ئەوجار وەلا نوطیع فیکم ئەحەدەن ئەبەدە وەلا نوطیع گوێڕایاڵی ناکەین فیکم لە دژی ئێوە ئەحەدەن هیچ کەسێک بۆ هەتایە مەبەستی ئەوەیە مەبەستیان ئەوە بوو یعنی گوێڕایاڵی محەممەد ناکەین ئەگەر پێشمان بڵێ دژایەتی ئێوە بکەن وەلا نوطیع گوێڕایاڵی ناکەین فیکم سەبارەت بە ئێوە سەبارەت بە دژایەتی ئێوە ئەحەدەن هیچ کەسێک ئەبەدەن بۆ هەتایە. ئەوە دوو وعد. ئەوجار وعدێکی دیکەدان ئەوە بوو گوتیان وئین قوتیلتم ئەگەر شەڕیشتان لەگەڵ بکرێ مسلمانان شەڕتان لەگەڵکەن لە یەنسوڕنەهم بە دڵنیاییەوە لەنەنسوڕنەکم بە دڵنیاییەوە سەرتان دەخین. وئین قوتیلتم ئەگەر شەڕتان لەگەڵ بکرێ لەنەنسوڕنەکم بە دڵنیاییەوە سوێن بە ئێوە سەردەخەین. وازحە؟ بەڵام خوا دەفەرمێتی والله يشهد خوای گەورە شاهیدە ئاگادارە ئینەهم لەکاذبون بێگومان ئەوان درۆ دەکەن نەک لەگەڵ مسلمانان لەگەڵ پێغەمبەر درۆیان دەکرد لەگەڵ جوولەکەکانیش درۆیان دەکرد چونکە ئینسانی منافق دنیا پەرست و دنیاویستە چێ سەرکەوێت و چێ بیباتەوە بە دواوی دەکەوێت لەکن چێ دنیای دەستکەوێت و دنیای سەلامەت بێ بە دواوی دەکەوێت. ئینسانی دووڕوو مەبدەئی نییە مەبدەئی تەنها دەستکەوت و دنیا و پارێزگاریکردنە لە دنیای خۆی. وازحە؟ سەیریکەنەوە ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم إلى الذين لەوانەی نافەقوا کە دووڕوو بوون دەشکرێ بڵێن ئەلەم تەڕە ئایا نەدبینیون ئەوانەی کە دووڕوون چونکە ئەوانە لە سەردەمی پێغەمبەری خوادا دەژیان پێغەمبەر هەم دەیبینین صلی الله عليه وسلم و هەمیش ئاگاداری کردەوەکانیان بوو بۆیە لێرە دەکرێ بڵێ ئایا نەتزانی سەرنجت نەدا ئایا نەدبینین ئەو کەسانەی کە دووڕوو بوون یەقولون لإخوانهم دەڵێن بە براکانیان الذين كفروا ئەوانەی کە بێباوەڕ بوون من ئەهل الكتاب لە خاوەن کتێبەکان پێیان دەڵێن چی لئن أخرجتم ئەگەر ئێوە دەرچن یا دەربکرێن لەنەخڕوجەنە معەکم بە دڵنیاییەوە ئێمەش لەگەڵ ئێوە دەینە دەرێ. ولا نطيع فيكم أحدا گوێڕایاڵی ناکەین بۆ دژایەتی ئێوە ئەحەدەن هیچ کەسێک ئەبەدەن بۆ هەتایە. وئین قوتیلتم ئەگەر شەڕیشتان لەگەڵ بکرێت مسلمانان شەڕیشتان لەگەڵکەن لەنەنسوڕنەکم بە دڵنیاییەوە ئێوە سەردەخەین پشتیوانی لێ ئێوە دەکەین. بەڵام والله يشهد خوای گەورە شاهیدی دەدا خوای گەورە ئاگادارە ئینەهم لەکاذبون بێگومان ئەوان درۆ دەکەن. وازحە؟ ئەوجار خوای گەورە درۆیەکان چاتر ڕوون دەکاتەوە دەفەرمێت لئین ئوخریجوا جا ئەوە پێش ئەوەی بۆ معلوماتتان پێش ئەوەی حەدەثەکە ڕووبدا ئاەتەکە هاتووتە خوارێ حاڵین پێش ئەوەی حەدەثەکە ڕووداوەکە ڕووبدا خەبەرێکی پێش وەختەیە خوای گەورە داویەتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە ئەگەر پێشتریش دووڕوو بوون منافق بوون ئەگەر ئەو حەقیقەتە ڕوون یعنی ئەو ئاەتەیان دەبیست یا دەبینی دەبووە ئیمان بێنن خۆشیان و جوولەکەکانیش بەڵام ئینادی و وەک دەڵێ حەسادەت و ڕق لێبوونەوە وای کردووە مشکیان و عەقڵیان قوفڵ بدرێ لەنا ئەوە گەورەترین بەڵگەی پێغەمبەرایەتی محەممەد بۆ صلی الله عليه وسلم و پێغەمبەر غەیب نازانێت ئەوە ئەگەر کەسێک گومانی لە پێغەمبەرایەتیەکەش هەبوو بێت دەبووە بەوەی گومانەکەی نەمێنێ. خوا دەفەرمێت لئین ئوخریجوا ئەگەر ئەو جوولەکانە بڕۆنە دەرێ لا يخرجون معهم ناسنە دەرێ لەگەڵیان. وازحە؟ ولئین قوتلوا و ئەگەر شەڕیشیان لەگەڵ بکرێ یان شەڕیش بکەن لا ينصرونهم سەریان ناخەن. ئەدی ولئین نەسەڕوه ئەگەر سەریشیان خەن بەڕواڵەت بچنە پاڵیشیان بەڕواڵەت لەیوەلونە الئەدبارە ڕوو وەردەگێڕن و پشتیان تێدەکەن ثم لا ينصرون پاشان لە هیچ لایەکەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن جوولەکەکان حتمما دەبێت تێک بشکێن. گوتمان عەبدوڵای کوڕی سەلول پێشتر چوو بووە لایەن
پێی گوتبوونە من 2000 کەسی شمشێر بەدەستی شەڕزانم لەگەڵدایە خۆتان قایم کەن و ئێمەش لەگەڵتانی ئێمە پشتیوانیتان دەکەین بەڵام خوا دەفەرمێن لئین ئوخرجوا لا يخرجون معهم ئەگەر ئەو جوولەکانە بڕۆنە دەرێ لە مەدینەی یا دەربکرێن لا يخرجون معهم ئەوان ناچنە دەرێ لەگەڵیان ولئن قوتلوا وأجر شرش كان يا شرشيان لقل بكري لا ينصرونهم سرشيان ناخن ولئن نصر أجر فرضا سرشيان خان بروالط يعني بسنا برو أو كشيان ناويشيان ليولن الأدبار يعني روور دجرنو بشتيان تيدكن ثم لا ينصرون تاشان أوان لهيج لا يكو يارمتي نادرينو أوان تيقدش كندرين واضحة ئەو جار خوا دەفەرمێت بۆ جوولەکەکان عەفو منافقەکان بەدزی ئەو کارانەیان دەکردن ئەوە سڕێک بوو پەیماننامەیەک بوو لە نێوان عەبدوڵڵای کوڕی سەلول و لە نێوان جوولەکەکانی بەنو نەڤیردا ئیمزا و مۆر کرابوو خوای گەورە سڕەکەی کەشفکردن و ئاشکرای کردن بۆچی ئاوا بەدزی يعني ببێمنەتی نەدەچون بڵێن ئێمەش جوولەکەین و لەگەڵتانین و نایاڵین بڕۆن چونکە هەخوا دەفەرمێت لە ئەنتم بە دڵنیاییەوە ئێوە ئەشەد ڕەهبەتەن فی صدورهم ئەشەد يعني بەهێزترە ترستان لە دڵی منافقەکاندا لەخوا يعني منافقەکان زۆرتر لە ئێوە دەترسێن نەک لە خوای نەگەر لە خوای ترسابانە نەدەچون پەیمانی ژێربەژێر و نیفاق و دووڕووی بکەن و لەبنەوە پشتی جوولەکەی بگرن لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم وایە بەڵام يعني لە ترسی خوای لە تاوانەکەی نەدەگەڕانەوە بەڵام لە ترسی ئیمانداران بەنهێنی و بەسڕی دەچون ئەو پشتیوانیان دەردەبڕی بۆی لیان ئاشکرا نەبێ چونکە گومانیان هەبوو کە جوولەکە بشکێن بۆیە بەشی ئەوەندەی خۆیان بە موسڵمان پیشان دەدا لەکن پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەگەریشیاندا نابوو بەنو نەڤیر و جوولەکەکان بەهۆی پتەوی قەڵاکانیان و ئەوانە سەرکەون ئەو پەیمانەشیان لەگەڵ ئەوان بەس بوو بۆی ئەگەر سەرکەوتن بڵێن بە پشتیوانی ئێمە سەرکەوتن و ئێمە وعدمان پێدابوون و پشتگیریمان دەکردن بۆی شوێنیان لەغ نەبێت و جێگەیان ببێتەوە لە ئەنتم خوا دەفەرمێ ئێوە ئەی ئیماندارینە ئەشەد و ڕەهبەتەن ئەشەد يعني بەهێزترە تونترە ترستان في صدورهم لدلي منافقەکاندا من الله لەخوای معلومە وایە يعني منافقەکان لە ئێوە زیاتر دەترسێن تاخوا بۆ دەکرێ وابێ نە حاڵەتی طبیعی نییە ئینسان ترسی کەسێکی دیکەی بەقەد خوای لە دڵی دابێ یان لە خەڵکی زیاتر بترسێ نەک لە خوای ذلك بأنهم ئەوە لەبەر ئەوەیە ئەوان قوم کەسانێکن لا يفقهون لە حەقیقەتی شتەکان و لە وردیاتی شتەکان و تێناگەن و حاڵی نابن لە عقوبە و سزای خوای گەورە کە قیامەتە فکری لێ ناکەنەوە خەیاڵیان تەنها لەکن چیە لەکن ئەو ئەگەر و ئیحتیمالانە نەکەدایاندا بوو کە ئەگەر پێغەمبەر سەرکەوێت و هەست پێ بکا کە ئێمە هاوپەیمانی جوولەکەکانین دەمان کوژێت و دەمان بڕێت و وامان لێ دەکا وامان لێ دەکا ئەوە وای لێکرد بوو پەیمانە پیسەکان بشارنەوە بەڵام عەذاب و خەشم و تووڕەیی خوا لەبەرەوەی باوەڕیان پێی نەبوو وای نەکردبوو لە خراپەکەی بگەڕێنەوە لە ئەنتم بە دڵنیاییەوە ئێوە ئەشەد و ڕەهبەتەن فی صدورهم بەهێزترە ترستان دەدڵی ئەواندا لەخوا ذلك ئەوە کە ئەوان زیاتر لە ئێوە دەترسێن نەک لە خوای بئنهم لەبەر ئەوەیە ئەوان قوم لا يفقهون کەسانێکن لە گەورەی خوا و لە هێزی خوا و لە سزای خوای گەورە تەواو تێنەگەیشت واضحە ئەو جار خوا دەفەرمێت لا يقاتلونكم ناتوانن شەڕ لەگەڵ ئێوەدا بکەن جەمیعا هەموویان إلا في قرى محصنة مەگەر لەناو قڕا يعني ئاوەدانیەکدا بن کە محەسەن بێ هەمووی شورە کرابێت قەڵای بۆ کرابێت و دیواری بەهێزی بۆ کرابێت ئەو من وەڕاء جدور یان لە پشتی دیوارەکانەوە ئەگەر بتوانن نەوع شەڕێکتان لەگەڵدا بکەن و نەوع بەرگریە بکەن ئەوەش علمی پێش وەختەیە پێش ئەوەی مسلمانان بچن خوای گەورە ئەو شتانەی بە پێغەمبەر گوتبوو ئەگەرنا تەمان ئیش شەڕەکە شەڕێکی ئاسان نەبووە بەڵام خوای گەورە سڕی
ئەوەکانی هەم منافقەکان و هەمیش جوولەکەکانی بۆ مسلمانان ئاشکرا کردووە. هذا فمن لا يقاتلونكم شرطان لەگەڵ ناکەن يعني ناتوانن شرطان لەگەڵ بکەن جەمیعەن هەمویان بەیەکەوە یەک دەنگ بن و یەک قسە بن و پەرتەوازە نەبن إلا ئەگەر شەڕیشکەن في قرى محصنة تەنها لەناو ئاوەدانیەکدا کە زۆر پتە و کرابێت و زۆر قایم کرابێ ئەو من وەڕاء جدور یان لەو دیوارەکانەوە ئەگەر بتوانن تیرێکتان بۆ بەهاوێن یان بەرگریەک. خوا دەفەرمێ بەئسهم بەینەهم شەدید بەئسهم بەینەهم شەدید یعنی دوژمنایەتی و ڕقوقینەی نێوانی جوولەکەکان لە بینی خۆیاندا زۆر توندە. جوولەکە ئامادە نییە یەکێکیان خۆ بە قوربانی یەکێکی دیکە بکە هەر یەکەی خۆویست و خۆپەرستە قەت هەمویان بەیەکەوە پشتی یەکتر ناگرن لە دژی ئێوە. بەئسهم یعنی دژمنایەتی و ناخۆشی نێوانیان لە بینی خۆیاندا زۆر توندە. جا دەفەرمێ تەحسەبهم ئێوە وا گومانیان پێدەبن لە دوورەوە کە جەمیعەن هەمویان یەک دەستن و یەک تاقمەن و بەیەکەوەن بەڵام خوا دەفەرمێ وەقلوبهم شەتە دڵیان پەرتەوازەیە دڵیان لەگەڵ یەکدانیە دڵیان دژ بەیەکە. ذلك ئەوە لەبەر چییە؟ بئەنەهم قەوم لەبەر ئەوەی ئەوان قەومێکن گەلێکن کەسێکن لا يعقلون ژیری و عەقڵی خۆیان بەکار ناهێنن. واضحە؟ سيركنوا لا يقاتلونكم جميعا إلا في قرى محصنة شر ناكن لقلتان يعني ناتوانن شر كان لقلتان هميان بيكوا إلا في قرى محصنة مقر أوان لناو قرى آودانيكي محصنها شورا كراوي قايم كراو دابن أو من وراء جدور يعني لديو لو ديو ديوارك وبن لو ديو ديوارك قايم وبن لبشت ديوارك بەرگریەکەن یا نەوع شەڕێکی بکەن. هۆکارەکەشی چیە کە ناتوانن شەڕی ئێوە بکەن و شەڕی ئێوەیان پێ ناکرێ چونکە بەئسهم هەر پەرتەوازەش بوون تەبەن نە لەسەر شەڕکردنەیەک دەنگ بوون نە لەسەر چۆڵکردنێ هێندێک دەیانگوت بە شەڕکەین و هێندێک دەیانگوت با هەڵێین و هەر یەکەیان جۆرە بیرکردنەوەیشی و بۆیان نەیانتوانی یەک دەنگ بن. خوای گەورە پێشتر خەبەری بە پێغەمبەردا صلی الله علیه وسلم بەئسهم بەینەهم شەدید دژایەتی نێوانی خۆیان لە بینی خۆیاندا زۆر توندە. بەئس یعنی دژمنایەتی و ناخۆشیەکانی نێوانیان زۆر توندە. تەحسەبهم جەمیعەن تۆ وا گومانیان پێدەبەی کە ئەوانە هەموو یەکن یەک دەستن و یەک بەرەنە بەڵام وەقلوبهم شەتتا دڵیان جۆرا و جۆرە دڵیان بەیەکەوە نییە دڵیان لەگەڵ یەکتریدا نییە کە عکسی مسلمانان طبعا کافرەکان کە سەدێتە سەر دژایەتیکردنی مسلمانان هەرچی ناکۆچی بینیان هەیە بەڕواڵەت لای دەبن لە دژی مسلماناندا دەبن بە یەک. مسلمان زۆر جار بەعکسەوەنە دڵیان بۆ یەکتر دەکوڵێ بەڵام بەڕواڵەت پەرتەوازە دەردەکەون ئەوان بەڕواڵەت بە دەستە و بە تەقبێک ئەوە دەردەکەون بەڵام دڵیان بەیەکەوە نیە. بەڵام مسلمان ئەگەر بەڕواڵەتیش پەرتەوازە بێ ئەگەر مسلمان نەبێ ئەگەر کەسەکە ئیماندار نەبێت دەنا دەبێت دڵی بۆ مسلمانی هەر لێ بدا دەبێت ئەگەر بەڕواڵەتیش غیرەتی نەبێت و جورئەتی نەبێت یەک دەنگ بە قسە و بە دەنگ و بە ئەوە لەگەڵی بێ دەبێت دڵی هەر لەگەڵ مسلمانان بێ. ذلك بأنهم ئەوە لەبەر ئەوەیە ئەوان قوم لا يعقلون کەسانێکن ژیری و عەقڵی خۆیان بەکار ناهێنن. بابەتەکە تەواو نەبووە بەس با بۆ دەرسی کەوێ إن شاء الله. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه